ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شادۆم، کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەی بەرنامەیەکی تری بەرنامەیەکی ترن لە کەناڵی هیواوە. ئەم بەرنامەیەمان تایبەتە بە ڕاپەڕینی ئێران، ئەو ڕووداوانی کە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕۆیاندا، ئەو خۆپیشاندانی کە بە شێوەیەکی زۆر بەرچاو فراوان بوونەوە تا ئێستش لە فراوان بوونەوەیان. سێشەممەی هەفتەی ڕابردوو ڕووداوێک ڕوویدا کە نامۆنیە بە ئێران، گرتنی کچێک بەهۆی ئەوەی کە چەند تاڵەمویەکی لەژێر حیجابەکەیەوە لەژێر لەچکەکەیەوە هاتوتە دەرەوە، وە دواتر بە تراژیدیایەک کۆتایی دێ چەند ڕۆژ دوای ئەوە یاعلانکردنی ڕاستی مەرجی ئەو تراژیدیایە کە ئەویش ڕووداوێکی نامۆنیە لە ئێرانە، ڕووداوێکی تازە نییە. جمهوری ئیسلامی ئێران لە 43 ساڵی تەمەنی خۆیان هەزاران قوربانی وەک ژینا ماسا ئەمینی هەبووە. بەڵام ئەم ڕووداوایان ئەم جارە زۆر ئاسان تێنەپەڕی و هەر خێرا لە ڕۆژی جومعەوەکە ڕۆژی ڕاگەیاندنی مەرجی ژینا بوو، هەتا ئەمڕۆ خۆپیشاندان بە شێوەیەکی فراوان و بە شێوەیەکی زۆر ڕادیکاڵ لە زۆر شوێنی ئێرانە بەردەوامە و تا دێژ ئەم خۆپیشاندانە ڕادیکاڵتر، ڕۆشنتر، بە دیمەنی زۆر دڵ خۆشکەرتر و پێشڕەوانەتر دەرەکەوێ. قەتای جادەکانە گۆڕن، لە حیجابەوە یکەن بە مەحسا، بە سەماوە لەچکە سووتێنن، شعارەدەن لە دژی خومەینی، لە دژی ئیسلام. هەندێک قەتەنان قبوڵ ناکەن نوێژی مردوش لەسەر مەحسا بکرێت لەبەرەوەی ئەو قوربانی ڕاستەوخۆی ئیسلامە. جوڵانەوەیەک و حرەکەتێک دەرکەوتووە کە بە هەموو مەقایسێک دەتوانین بڵێن بێوێنەیە، نەک لە ئەوەی کە چەندێک خەڵک بەشداری تیا کردووە لەو ڕووداوانی کە تا ئێستا ڕوویان داوە، بەڵام لە ڕووی چۆرایەتیەوە جیاوازیەکی بەرچاوی هەیە. بەڵام ئەم ڕاپەڕینە زەمینەکانی چین بۆ ئەم ڕووداوە ڕوویدا، بۆ ئەم کوشتاری ئەم جارەی جمهوری ئیسلامی ئاوا بێوەڵام تێنەپەڕیوە بوو بەم ڕاپەڕینە گەورەیە. و ئایا ئایندەکەی دەبێ بەچی؟ ئەگەرەکانی بەرەو پێشبردننی یاخود بەرەو ئاگەرەکانی داهاتوی ئەم ڕاپەڕینە چین؟ و ئەو سیاسە دروستە چییە کە ئەتوانێ ئەم ڕاپەڕینە بە ئاکامی خۆی بگەێنێ و ئەم جوڵانەوەیە بە سەرکەوتن بگەێنێ یاخود بیکاتە سەکویەک بۆ سەرکەوتنیشی فراوانتر لە ئایندەیە. بۆ ئەم بابەتە و بۆ ئەم پرسیارانە ئەمڕۆ میوانداری هوماینی گودازەرمان کردووە لە بەرنامەکانمانە. هومایون ئەندامی مەکتەب سیاسی حیزبی حکمەتی، حیزبی کۆمونیستی کارگەری ئێران حکمەتیستە و ئەو خەڵکی کوردستانە بۆ بەشێک لەیەوە ڕەنگە ئاشنابێ لە دەنگی شۆڕشی ئێران لە هەشتاکانە ماوە بەرنامەی هەبوو. ئەو سەبارەت بەم ڕووداوانە لە کوردستانەوە بۆ ئێران ئەمڕۆ بۆمانە دوێوە باری سەرنجی خۆی سەبارەت بەو پرسیارانەی کە خستمانە ڕوو دەرەخا. هوماین بەخێر بێ، زۆر خۆشحاڵ بووم کە ئەم داوەتەی منت قبوڵ کرد. سپاس دەکەم، مەزانم ماندووش بووی، لە کار بووی، هیلاک بووی، بەڵام دووبارە کاری تریشت هەیە بە دوای ئەم چاوپێکەوتنیا، بەڵام دووبارە ئەم داوەتت قبوڵ کرد. من لەو بابەتەوە زۆر سپاسگوزارم. بەخێراتی. زۆر سپاسی تۆچەکەم شەماڵ گیان ماندوو نەبوون. یەکەم لە خۆت ڕێز و سڵام هەیە بۆ تەواوی بینەران و بیسەرانی بەرنامەکەت، و منیش مەمنونم کە ئەم دەرفەتە داد کە ئەم مەسەلە مهمە کە ئێستا عالەمی بۆچەوە، نەتەنیا کوردستانی و ئێرانی، هەروە لە ئەم کاناڵی توێشەوە بەگوێ کۆمەڵێک لە خەڵکانێک کە لە منتەقەی خۆمانە یا لە هەر کوێتر هەز ئەگەێنیت. زۆر ممنون. زۆر سپاس. هوماین لەوە دەست پێ بکەین بڵین دوا هەواڵەکان چینە، گە شتێک بە کورتی سەبارەت بە دوایین هەواڵەکان بە تایبەت لە کوردستانەوە بۆمان بدوێی. کەمێک کوردستان بێدەنگ ماوەتەوە، نازانین هۆکارەکەی چییە لە کوردستان و دەستی پێکرد، بەڵام جۆرێک ئەم ڕۆژانەی ڕابردوو لە دوای مانگرتنەکەی ڕۆژی دووشەمەوە زۆرتر لە هەواڵەکانە دەرناکەوێت. جا ممکنە بەهۆی قەتعی ئینتەرنێتەوە بێ، ممکنە بە هۆکاری جۆرا بێ، بەڵام بزانین دو هەواڵەکان لە کوردستانەوە چین دەوێت چیە گوزێت؟ ئارام نەبوو کوردستان. ئەگەر بە قەوڵەکەی خۆ دووە هەواڵەکانت بۆ بڵێم، هەر ئەمڕۆ لە پیرانشار و سەردەشت و سنە و سەقزیشا هەرخۆ پیشاندان بووە
بەرامبەرکێ بووە لەگەڵ هێزە ئەمنیەکانی جمهوری ئیسلامی تا ئێستا خبرێ لە کوشتن و لە برینداربوون و ئەمانە نییە بەڵام لە کوردستان جگە لە ئەم چوار شارەکە بوون چەندین بە ئەعلامی و بەیانی دراوە بۆ کە لە ڕۆژەکانی تریچە لە بازێ لە شارەکانە هەر ئەم هاتنە سەر شەقامە بەڕێوە بچێت بەڵام جگە لە کوردستان باسی دامنەی ئەم شتە بکەین ئەم بە قەوڵی تۆ ڕاپەڕین کە بەواقع ڕاپەڕینە باسی بکەین ئاخرین خەبەر ئەوەیە کە لە 50 شاری ئێرانە ئەمڕۆ بەرامبەر بە جمهوری ئیسلامی ڕاپەڕین بووە و هاتنە سەر شەقام و مزاهرە بووە و ئەم خۆپیشاندانانە هەر ئێستاش بەردەوامە شکل و شێوەکەی زۆر گۆڕاوە لە چاو ڕۆژانی پێشتر لە چەندین جێگا مەقەڕ و سنتەری هێزە ئەسکەریەکان نظامیەکانیان گرتووە شعاری مەرگ بۆ جمهوری ئیسلامیمان ناوێ خۆ ئەوەی تر زۆر ئاساییە لە یەک شار ئەکسی قاسمی سلێمانی و ئەبوو مهندس و ناوی شارەکەم لەبیر نەما من کە بۆم هات خەبەرەکەم ئەبوو مهندس و لەگەڵی خامنەییان کێشایە خوارەوە لە چەندین جێگا پاسی پلیس و ئەمانەیان ئاور تێبەرداوە لە یەک دوو شار پلیس پەیوەندیان کردووە بە خەڵکەکەوە بە خۆپیشاندانەوە و بە تایبەت ئەوەی کە لەوانەیە گرنگ بێت ئەویش ئەوەیە لە 4-5 منتەقەی تاران ئەم شەو دەستی پێ کردووە لە نازیاباد لە شماڵی تاران لە 2-3 مەحەلی تر و هەروەها لە جنوبی تارانی بازم هەر لە 1-2 مەحەلی تر کە ئەڵێن زۆر فراوان و بە ئیسلاح بەربڵاوە ئەوەی کە پێڵێن گاردی ویژە و ئەوەی کە هێزی سەرکوتگەری تایبەتیە لە زۆر شوێنە هاتووە سەمەیدان بەڵام تا ئێستا نێتوانیە چارەسەر ئەم خۆپیشاندانانە بکە باسی ئەوە ئینترنێتیان تۆزێ قوڵف کردووە ئەویشەوەیە کە ئینستاگرام فیلتر بووە بە قەوڵی خۆیان و ئەمانە هەمووی وەزعەتێکە ئیسە لە ئێرانە نیشانی ئەدام ئەویش ئەوەیە کە بە تەوری واقع ئەم 50 شارە ئەوەیە کە خەبەرەکانیان گەیشتووە ئەلا بۆی ئەچێت کە زۆرتر بێت هەر لە شماڵەوە تا جنوب و هەر لە شەرقەوە تا غەرب ئەگرێتە بەر هەر ئەمڕۆ جامعی ئێران هەروەکو قازان عەلەی جمهوری ئیسلامی کوڵاوە و ئێستا شەر بەردەوامە ئەو ئستارتە کە ڕۆژی جمعی ڕابردوو لێدرا یا پێش ئەوە بە زەخمیبوونی بەحسا لێدرا ئێستا تەواوی وڵاتی گردەسە بەر و بەواقع بۆ سەرڕاپەڕێنێکی تەواو عەیار عەلەیهی جمهوری ئیسلامی زۆر ڕاستە یەکێ لەو شتە تایبەتانەی کە ئەم ماوەیە باسەکرێت لە تایبەتمەندیەکانی ئەم خۆپیشاندانە یاخۆ ئەم ڕاپەڕینە دووبارە جوڵانەوەی دانیشگایە زانکۆیە مثلا بەشی زۆری زانکۆکانی تاران و هەندێک لە شارەکانی تریش لاوان تەورێز و پێماوی مەشهەد و ئەوانە لە زانکۆکانیانە تەنانەت لە قوم باسی قوم ئەکرێکە لەوێ خۆپیشاندانی زۆر گەورەکراوە دیارە لەنگ لە زانکۆ لە شارەکەیە بەڵام مەبەستمەوەی ئەوەی کە دووبارە زانکۆ جوڵاوتەوەی شێکە لە دیاردەکانی ئەم بڵێن ڕاپەڕینە لە ئەوەی کە خۆپیشاندانەکانی 2019 و ئاعترازەکانی ئەوەی پێوتێت دەیمایی 96 کە کاتە 2017 لەو دوو خۆپیشاندانەیە کەمتر ئەمە بینرا لە تقریبان ئەڵێن لە ساڵی 2009 لە دوای جنبشی سەوزۆم یەکەم جارەکە زانکۆکان بەم جۆرە ئەجوڵێنەوە لەلایەکی تریش جەنبەی زۆر تایبەتی ئەم عینە دەرەکەوێت من پێم خۆشە کەمێک لەسەرم خصوصیاتانە بدوێی هۆکاری چییە ئەم جوڵانەوەی ئەم جارە بەم شێوازە یاخود بڵین زەمینەکانی چین ئەم زەمینانە چین کەوای کردووە ئەم ڕووداوە کە ڕووداوێکی ئاساییە بەڕاستی ڕاستە تراجیدیایکی زۆر زۆر سەختە یان ئینسان کە دایکی ژینای ئەبینی لەسەر گۆڕەکەی ئەگریا ینی بێ اختیار تۆ هیچ کەسێک نێتوانی خۆی ڕابگرێ لە بەردەم حەجمی ئەو تراجیدیای بەڵام خۆ تازە نیە ئەمە لە ئێرانە مەسەنەوە جۆرەها کوشتاری لەم بابەتانە کراوە ئەم جارە ئەمە بۆ ڕوویدا زەمینەکانی ئەم ڕاپەڕینە چی بوون لە ئێرانە بە بڕایەوە من پێشەکی ئەوە بڵێم کە جنبشی دانیشتجویی لە ئێرانە تقریبا لە تەواوی مەقاتەعێکا کە ئەم هەڵچوونە بووە ئەم هاتنە سەر شەقامە بووە ڕاپەڕین بووە هەمیشە بەشێکی جیانەکراوە بووە لە بەشی پێشڕەوی مبارزە دژی جمهوری ئیسلامی کە ئەلا ڕغمی ئەوە کە خودی ئەو دانشگاهانە ئەو جامعان لایەن جمهوری ئیسلامیەوە بە خۆراپاتی ئیسلامی بە دەم و دەستگای خۆیانەوە بە کەسانی خۆیانەوە بە مەلاوە بە هەموو شتێکەوە ویستویانە بە ئیسلاح جۆرێ دای بمەرکێنن بەڵام نەیانتوانیوە
ئەمە ئەوە بڵێم کە هاتنەمەیانی ئەو دانیشگاهانە ئەوانە ئەسڵەن تازە نییە لە ساڵەکانی تریشە هەر ئاوا بوو لەو لە دەی 96 و ئابانی 98 هەروەها بوو تەنانەت ئەوان لەسەر شەقامەکان لەگەڵ خەڵک بوون ئەم جارە بە قەوڵەکەی تۆ لە نێو خودی دانیشگاکانە ئەم بە ئیسلاح اعتراضە دەستی پێکردەوە ئەم پشتیوانیە لە خەڵکی شەقام دەستی پێکردووە بەڵام لەسەر ئەوە کە پرسیارەکەی تۆ بوو زۆر بە ئیسلاح گستەردەترە زۆر پان و بەرینترە زەمینەکانی ئەم هەڵچوونەوە ئیسە بووە هیچ کەستی ناوی ئێرانی نەبیست بێت کەسێک تۆزێک سەری بخورێت لە مەسلەی جامعە و لە سیاست و ئەمانە بەڵام نەزانێکە 42 ساڵە لە وەختێکەوە کە ئەم ڕژیمە هاتووە سەرکار بەرانبەریشی خەبات بووە بەرانبەریی ڕاوەستان بووە مبارزە بووە ئەتوانم ئەوە بڵێم کە لە ئەو ڕۆژەوە کە هاتووە سەرکار تا ئێستا بەرانبەری مبارزە بووە بەڵام موقعیتگەرێکی سیاسی زروتی سیاسی جۆر بە جۆر ئەو تعادل قوایە ئەو سەنگینی وەزنی بینی دەوڵەت و مردمەی هەمیشە گۆڕاوە زمانێ بووە کە جمهوری ئیسلامی هێز و دەسەڵاتی زۆر بووە قدرەتی زۆر بووە داسەپاو بووە خەڵکێکی زۆری متەوەهم کردووە ئەم جارە لە ارتجاعی ئیسلام خەڵکی وەرگرتووە پارۆپۆڵێکی چەک و ئەرتەشێ و منەزەمەیەکی نظامی زۆری ناوە بە یەکەوە و خەڵک نەیانتوانێەوە یا کەم توانیویانە بەرامبەر بە ئەو مبارزەکەن بەڵام بەرەبەرە لە ئەم 43 ساڵە ئەمە شکاوە هێرشێنانی جامعە بۆ جمهوری ئیسلامی کە هەل لە ڕۆژی ئەوڵەوە وەکو وەسڵەیەکی ناجۆر بەڕاستی لەسەر جامعەی ئێرانیان ئەزانی پێیان وابوو و ئێستاش پێیان وایە کە خەڵکی ئێران شیاوی ژیانێکی باشترن جوانی ئێران شیاوی ژیانێکی باشترە ژن لە ئێرانە بەل لە ئەوە کە حاکمیەتی ارتجاع بێت ئەسڵەن تەوەقعێکی تری بوو لە ژیان هەموو کەس تەوەقعێکی تری بوو لە ژیان کەوایە ئەو تەزادە ئەو بەرانبەرکیە هەر لە ڕۆژی ئەوڵە وجودی بوو ئەمە هاتووە ئیسە من باسی ئەم 42 ساڵە ناتوانم لێرە بکەم کە ڕۆژ بە ڕۆژ چۆن کراوە دژی شەڕ لەگەڵ ئێران و عێراق چۆن کراوە دژی ئەعدام لە کوردستان مەسەڵەن چۆن کراوە من باسی ئەوان ناکەم ئەمانە هاتووە حەچی هاتووە سەبەرەوە ڕادیکالتر بووە چەندین هۆی هەیە یەکێکی ئەوەیە کە جمهوری ئیسلامی بەرامبەر بەم فشارانە لە نێو خۆیەوە تووشی مشکڵی ئیدئۆلۆژیک بووە جەماعەتی لە هێزەکەی خۆی کەوتونەسە بۆڵەبۆڵکردن دژی یا وتویانە ئاوا نابێت یا ئەچین ئەبێ سیاسەتێکی تر ڕەچاو بکەین ئەبێ جۆرێتر بڕۆین بەڕێیا لەوانەیە کە بیسەران و بینەرانی ئێوە ئاگادار بن بەشێ لەوانە کە خۆیان بەشداریان بووە لە دروستکردنی جمهوری ئیسلامی ئێستا لە زیندانن بەشێکیان ڕایان کردووە بەشێکیان هاتوون پەیوەست بوون بە ئۆپۆزیسیۆنی ڕاست ئەمە ئەوە بڵێم لە ئەسەری ئەو فشار و ئیعترازەوە کە لە ئەم ماوە چواردەهەیە دژی جمهوری ئیسلامی بووە تەنانەت لەباری ئیدۆلۆژیکی شەو جمهوری ئیسلامی خۆی ئەو یەکدەسی و یەکهێنی جارانیە نەماوە شتێتر کە هەیە ئێوە خۆتان ئەزانن لە ساڵی 79 تا ئێستا چواردەهەیە ئێمە ئەنینە سەر سێ نەسڵ تازە لە بنیامگەرێ هاتوون کە وەختە چاویان کردووەسەوە چاویان بە دنیای مەجازی کەوتووە چاویان کردووە بە تەوەقعی جوان لە پێشڕەفتەترین وڵاتی دنیا تەوەقعەکەی خۆیان بردووسە ئەوێ داهێناوە وتیانە بەشەر چۆن ئەژیت و ئێمەی چۆن ئەژین ئەوانە نە خۆمێنی ئەناسن نە ئیعدام و سەرکوتی ساڵەکانی ئەوڵەکانی هەشتایان دیوە نە ئەو ترس و وەهمیانە هەیە لە جمهوری ئیسلامی نە ئەو خۆراقاتە بە ئەو مەعنا ڕۆشتووە بە مێشکیانە ئەمانە حڕن ئەیانوێ زندگیکی ئازادیان بێ ئەم نەسڵە جەدیدیشە یەکێتر لە دەلیلی ئەوەیەکە یەکێتر لە دەلیلەکانی یەکێتر لە هۆوەکانیە کە ئەم جنبشە هەچی تێتە بەرەوە ڕادیکالتر ئەبێتەوە باتەوەجە بۆ دنیا پێشڕەفتی کردووە ئێستا نە ئێران و نە دنیا و نە هیچ دەیەک لە هیچ کوێنەیەکی دنیا ئەو دێ و شارەنیەکە لە ئەوڵی هەشتاکانە بوو ئەمە بووەتە باعث ئەوە کە ئەم اعتراضاتە هەمیشە وجودی بێ دیارە شاخە بە شاخە بووە یانێ بەشگەری مختلفی بووە جنبشی کرێکاریمان هەیە ئێمە ئەزانین کە داخوازەکانی شتێتر بووە عليه دژی فەقر و مەعیشەتێکە داسەپاوە بەسەر خەڵکاکە ئەتوانم بڵێم ئەوەی لە ئێرانە هەیە بێوێنەیە لە کەم وڵاتی دنیا ئەتوانی تۆ نمونەی ئەوە پیاکەی ئەوە یەکێتر لە دەلیلەکانی بووە سەرکوتگەری جمهوری ئیسلامی و زیندانیکردن ئەوەشی کێ لەو شتانە بووە کە بەرامبەری بە ئیسلاح اعتراض دروست بووە و یەک مەسەلەی مهمتر کە ڕەبتی هەیە بە سوالەکەی تۆ بە ئەم ئاخێزەوە کە ئەم جارە بووە ئەویش مەسەلەی ژنە مەسەلەی ژن پایەکی سابتی مبارزە دژی جمهوری ئیسلامی بووە چۆن جمهوری ئیسلامی کۆڵەکەیکی ئەسڵی وەختێ داکوتا کە ژنی بێ حقوق کرد
وتی ئەبێ چاشۆ بدەی بەسەرتا، ئەبێ لە چک بدەی بەسەرتا، ئەو کە خۆیان پێ ئەڵێن ڕووسەری بدەی بەسەرتا، ئەبێ بڕۆیتە ماڵەوە، حەقی ژیانت نییە، زۆر لە زۆر ئیش و ڕشتا بۆت نییە بڕۆی ئەسەن بۆ ڕێی جمهوری و فڵان و ئەمانە هەر باسی مەکە. تەنانەت وای کرد ئەوە لەلایەکەوە لەلایە تریشەوە تەنیا ئەوە نەبوو هەر جمهوری ئیسلامی بە زەربی زۆر بیکە، بەداخەوە خورافەی ئیسلامی تۆزە چووە ناو جامعەیشەوە. ئەگەر ئێوە ئاگاتان لێبێ وهای لێ هات لە ئەم ئاخرانە و ئێستش بەداخەوە تۆزێ ئاوایە کە برا بوو بە کۆنتڕۆلچی خوشکەکەی، باوک هەروە، مرد هەروە، یعنی ئەو ئرتجاع ئیسلامی کە پێ ئەڵێن مەرد سالارانە بەداخەوە بەهۆی بوونی چوار داهەی جمهوری ئیسلامیەوە ئەوە کە تۆزێ درێژخایەن بوو حاکمیەتەکەی تا ئانازێ لەناو کۆمەڵگایشە عەمەڵی کرد و چووە ناو جامعەوە و باوک و برا و شوو خاڵۆ و برای کۆلێ 6 ساڵە بوو بە ڕئیسی کچی 25 ساڵە و 28 ساڵ و 30 ساڵە. ئەوە بوو بە باعث ئەوە کە مەسەلەی ژن لە ئێرانە بتەقێتەوە. فەجایعێک کە لە ئێرانە کراوە، ناحەقیە کە دەرحەقی ژن لە ئێرانە کراوە لەوانەیە لە هیچ شوێ نەکرابێ، بەڵام بەرامبەرەکەیشی صدقەکە، یعنی سادقە. ئەویش ئەوە بەرامبەرکی و مقاومەتێکە لە ئێرانە ژنان کردویانە و لەم لەحزا وجودی هەیە. من شخصا نەتەنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە تەواوی دنیا نایبینم. ئەم جارە جمهوری ئیسلامی دەستی نابان ئەم ئاورە بە کوشتنی مەسا، بە کوشتنی مەسا دەستی نابان ئەمە، و ئەمە بوو بە علەتی ئەوە کە جارێتر وڵات بخرۆشێت. ئەمە بوو بە ئەوە دیارە هەموو ئەم خەڵکە فقط و فقط لەبەر ئەوە نییە، ئەمە تووڕەیی و نفرەت و ئێعترازی کۆبووی چواردەهەی ڕابردووە لە دڵی خەڵکی 4 ملیۆنی ئێرانە. دیارە ئەوە هەیە بۆ هەر فرسەتێ ئەگەڕن کە ئەمە هەڵڕێژن و جمهوری ئیسلامی لە کۆڵخۆیان بکەنەوە. بەڵام ئەمەیتر کە مربوط ئەبوو بە ژنان و مربوط ئەبوو بە جوڵانەوەی ژنان ئەم جارە ئیتر درەخشا. ئێوە لەوانەیە دیبێتان لە کۆمەڵایەتیەکانە کە ژنان چۆن ئەو ئابایانە توور ئەدا، چۆن ئەو لە چکیانە توور ئەدا و ئەکەوتنە بەری پێشی تەزاهوراتەوە. شتێکە لە جمهوری ئیسلامیە ئەسڵەن مەمنوع ئەژن لەگەڵ پیاو لە یەک ئۆتۆبوسا سوار بێن، لە پاسێکا بەیەکۆ بن، لە نێو مەسعەدێکا بەیەکۆ بن، ئاسانسۆرێکا بەیەکۆ بن، هەرمان مەمنوعە. شتێکە منزورم ئەوەیە کە شتێکە ئەم جارە ئەمەیە ئاوا پێکرد ڕادیکاڵ و تیژی کردەوە هاتنە مەیانی ژنان بوو و ئیدامەی مبارزەی جنبشی ژن بوو لە ئێرانە. دیارە تەنیا لەبەر ئەوە نییەوە بە ویشە و ناوێسێتەوە، ئەوە خەریکی نێمە ئەیبینین. بەڵام یەکێتر لە هۆکانی ئەوە بوو و هەروەک من باسم کردەوە ئەسڵیەکەی عیبارەتە لە 40 ساڵ مبارزە و ڕاوەستانی خەڵک بەرامبەر. هەمایون من بیرم دێ هەر ڕۆژەکانی ئەوەڵی هاتنە کە سەرکاری جمهوری ئیسلامی بوو، لەزا فلیمەکەشی ماوە. من ماوەیەک لەو بەر لە یوتیوبا خۆم بە ئەو فلیمەم دۆزیەوە کە باسی ئەو خۆپیشاندانەیە کە ڕۆژی ئەوڵ کە بڕیاریاندا بۆ حیجاب سەپێنن، خۆپیشاندانێکی زۆر زۆر گەورەیە ژنانێکن لە جادەکانی تارانە و ئەم خەباتە هەر بەردەوام بووە. بەڵامی تر کەوتوتە ژێر ئاسەواری هەموو ئەو بەڵام موسیبەتانی ترەوە و بە جۆرێک لە جۆرەکان بەڕاستی بۆ ژوازی یان چین دەسەڵاتداری ئێران تەنانەت ئەو بە شەشی کە تۆزێک لەگەڵ جمهوری ئیسلامیشان ناکۆکە ئەو بە شەشیان هەر کۆنە پەرسەمەسە مجاهیدەکانیش حیجابێن لەسەرا بوو ماوەیەکی باش و ئەوانەوەش بەشێک بوون لەو لەوەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی ئەزانی و ئەم جوڵانەوەیە لە هەمیشە لە پێشیەوە کۆمونیستەکان و چەپی کۆمەلگای ئێران وەستا بوون یاخود لە پشتیەوە وەستا بوون، دامیانە کردووە بە جوڵانەوەیکی گەورە و کۆمەڵایەتی گەورەیان ئەزانی. و من بیرم دیە مەنسوور حکمەت هەمیشە ئەیوت کە شۆڕشی داهاتوی ئێران ڕەنگێکی ژنانەی بەخۆ ئەگرێ. ئەمە قسەیەک بوو کە ئەو وتبیەوە و جێگیر بوو. ئێستا واقعەتە ئەبینین، ینی باسەکە ئێستا وای لێ هاتووە ئەم حەدەسە جاران کە تەنها کۆمونیستەکان بوون باسی مەسائلی ژنانە کرد، ئێستا تەواوی کۆمەلگای ئێران قسە لەسەر ژنانەکە. بەشێک لە ناو خودی محافەزەکارەکان ئەوانی کە لە ناو ڕژێمان و هەتا کولایەنگری جەناحی خامنەئی ئیشن ئەوانەش خەریکن هاتوونە سەرکار ئەڵێن باشە حیجاب با هەبێ، بەڵام بۆ بە زۆرم لێ بۆ بە قانونی بۆ دانێ. ئەم گەشتی هینە چی؟ ئەم گەشتی ڕەوشت و شتەکە خەڵک بە زۆر حیجاب بەسەر خەڵکا دەرمینەکەن. ینی باسەکە چۆتە جێگایەکی ترەوە بە واقعی هەستەکەی هەموو ئەوەی کە ماوەی 40 ساڵە پەنگی خواردۆتەوە لەناو کۆمەڵگەی ئێرانە و هەموو ئەو دژایەتیەی سەرکوت و قەمع و نابەرابەری و نایەکسانیە
ئەمڕۆ لە زمانی خوێندکارانی زانکۆی تارانەوە کە ئاڵێن نە ڕووسەری نەتووسەری ئازادی و بەرابەری لەوێ دەرەکەوێتەوە دووبارە ئەم جوڵانەوەی هاتۆتە مەیدان و تعبیر لە خۆیەکە وفعلا ئەمە واقعەتی ئەو کۆمەڵگایە هەرچەنە بە زۆر کرابێ هەرچەنە وەکتووەڵێ و ئایدۆلۆژیای بەشێک لەلایەن بەشێکی کۆمەلگا و لەلایەن پیاوانەوە لە ناو خێزانەکانە قبول کراوە بەڵام هێشتا نەیتوانێت جێگەی خۆی ویرە لە ناو کۆماری ئیسلامی ئێرانە لە ناو کۆمەلگای ئێرانە و نەیتوانی وە جمهوری ئیسلامی لەم بابەتە و سەرکەوتن بەدەست بێنێ. مەسەلەیەکی تر ئەوەیە کە هەستت کرد لەم ماوانەیە جۆرێک قەڵەشتێکی بەرجەستەتر کەوتۆتە ناو ڕیزەکانی جمهوری ئیسلامیەوە ینی هەر لەسەرەوەی ئەم دەسەڵاتە هەستەکەی جۆرێک نامتمانەیی بە یەکتر جۆرێک نامتمانەی بە ئایندە دروست بووە ئەوەی کە پێشتر پێیان وابوو مەسەلەنەوە خامنە ئیماوە بەتایبەت لەگەڵ ئەم هەواڵانەی مەرجی خامنەی و ئەمانەیە هەستەکەی جۆرێک لە ناو دەسەڵاتە لەسەرەوە تەزەلزولێک دروست بووە کە ئەمەش دەستی جەماوەری کردوتەوە بۆی کەەوە پێشڕەوی زیاتر بکاتەوە ئەوانە لەم بابەتەوە موافقی من پێم وابێ ئەو دەسەڵاتە سەرکوتگەریە وا پێشتر بووی ئیسە نەیماوە جمهوری ئیسلامی بەو معنا موافقە لەبەر خاطر ئەوە کە دوای 43 ساڵ سەرکوت و ئەم هەموو بەرامبەرچیە ئیتر بۆی ناکرێت لەوە زیاتر یعنی جۆرهایە بەدەست خەڵکەوە خەریکە تەسلیم ئەبێت ئێوە هەر تماشای ئەم مزاهرانە بکەن ئێستا لە 50 شارە لە نێو شقامەکانە لەگەڵ هێزی ئەمنیەت و لەگەڵ نیروەکانی جمهوری ئیسلامی دەرگیرن ئەوە ئەگەر جاران وایە لە بە ڕۆژی ڕۆشن بڕۆی ئەکسی خامنەی لە دیواری پایگای مەقڕی نظامی و ئەسکەریەوە سەرکەوی بڕۆی داگیریکەی ئەوانە جاران ئەسڵەن باسی لێ ناکرا هەموو کەس ئەزانێت کە لەبەر خاطرەوە یەکدانە ئیعلانیە بەدەست مناڵێکەوە بوو ئیعدام ئەکرا لە کوردستانە هەموو کەس ئەزانێت لەبەر خاطرەوە کەسێ ئەندامی فڵان حزبی مسلح بوو ئیعدام ئەکراوە ئیستاش لەم ئاخرانە ئەکرا لە کوردستانە ئێستا ئەوە کە ئێمە ئەیبینین لە شارەکان و ئەو جەسارەت و ڕاپەڕینەوە ئەیبینین بەشێکی نیشانەی ئەوەیە کە جمهوری ئیسلامی تر ئەو هێزەی جارانی نەماوە و ئەو بە ئیسراح لەرزانە کە لەرزشە کە لێنێو خۆیان دەستی پێکردووە بە قەوڵەکەی تۆ ئەوە بە تەوری واقع وایە بەڵام هی ئەوە نیە ئەوان خۆیان دەستیان پێکرد بێ کۆتا هات بێتن هی ئەوەیە کە واقعاً مبارزاتی خەڵک تەنەفوری خەڵک وای لێکردوون هەراسانی کردوون خۆشیان ئەزانن من ئەمڕۆ گوێم گر لە قسەی مەلایەک خەریب و ئێوت ئاوا مەکەن ئەگەر نا ئەم شارە تۆ زێتر بخڕۆشێ ئەبێ هەم من هەم فەرماندار هەم نازانم حەزرەت ئاغای کێ نازانم لێوێ نمایەندەی خومێنیە ئەبێ هەر سێکمان خۆمان شارینەوە یعنی منزورم ئەوەیە کە وەسعەتەکە ئابە و مەعنا ئاوایی لێ هاتێ کە ئەوانیش ئەو سەرکوتگەری جارانیانە بۆ مەعنانەوە لەبەر خاطرەوە بەرامبەرەکەیان جەسارەتێک وە کاردانیەک وە تەجروبەیەکی ساڵیان کۆ کردووەسەوە خەریکن بەکاری دێن هومای من پرسیارێکم کرد لە سەرەتای بەرنامەکەیە تۆ بە جۆرێک ئاماژەت کردوتە دوانیە بەڵام من لە زال پێم وابێ ئەمە جۆرێک بەرجەستەی و جۆرێک دیارە ینی هەمووانی کە چاودێرن ئەزانن کە فعلەن خۆپیشاندانەکان مرکزەکەی کوردستان بوو لە کوردستانەوە دەستی پێکرد بەڵام دواتر سیرایەتی کرد بۆ تەواوی ئێران لە ڕێگەی دانیشگاکانەوە سەرەتا دانیشگاکانی تاران و دواتر ئیتر لە ناو تاران خۆیە و بڵاو بووە چووە ڕەشت و چووە تەورێز و چووە هەموو جێگاکانی ترەوە تاکو بەندەر عەباس و بڵێن زەنجان و چوو ئەوانە گەیشت بەڵام لە کوردستانە نەمان بیست خۆپیشاندان بکرد لەم دوو ڕۆژێ ڕابردووە باست کردوتە پەیام دراوە بانگواز کراوە کە خۆپیشاندان بکرد ئەمڕۆ زانم لە سەردەشت خۆپیشاندان کراوە و بە جۆرێکیش تیرەندازی کراوە و پێما بێ بەڵێن کەسێک بە قەناسیشەوە لەسەر سەربانەکانەوە ویستێتی خۆپیشاندەران بکوژێ یانی هەروەکو ئەو تەرتیبەی کە لە بەغایکەن دانیشتن قەناس خۆپیشاندەرە کوژێ لە کوردستانیشە بۆ جۆرە تەسەڕوفەکەن ئەو جێگایانە کامانن کەوا بانگەوازیان تیا کراوە و لە چۆ قەرار وایە خۆپیشاندان بکرێ ڕۆژانیدا قەرار بوو لە پیرانشار بکرێ قەرار بوو لە مەریوان بکرێ ئەمڕۆ خۆ عەرزم کردی ئەمڕۆ هەم لە مەریوان بووە هەم لە سنە بووە هەم لە سەقز بووە دوێنێ و پێرێ یا پەسەر پێر لە بیژار و قرووە بوون کە بەداخەوە ئەوانە دوو شارن کە زیاتر لە ئەوەڵی هەشتاکانە بەوە پێناساکران کە زیاتر لەگەڵ جمهوری ئیسلامی شارهایە هەبوو لە ئەوانە کراون و ئێستاش لە کوردستانی شەر بەردەوامە بەڵام من ئەمەوێ منیش ئاماژە بکەم بە یەک شت ئەوە کە لە کوردستانە میلیتانت بوو بەڕاستی بەرامبەر بە جمهوری ئیسلامی بە هەموو هێزێکەوە هات نمەیان و ئەو دڕندانەتریش حتا سەرکوتی کرد بە دلیلی ڕۆشن بەو دلیلە لێرە
جمهوری ئیسلامی ئەزانێ لە هەر گوێیەکەوەکە درس بخوا یعنی بقلیشێت لە کوردستان لەوانەیە کاری زووتر تەواو بێت یانێ زووتر هێرشی بکرێتە سەر زووتر ڕاماڵێ زووتر دەمودایرە و دەستگاکانی داگیر بکرێ هەر لەبەر خاطر ئەوە لە 40 ساڵی ڕابردووە ڕادەی سەرکوتکردنی سەرکوتگەری لە کوردستانە زۆر شەدیدتر بووە زۆر تونتر بووە ئەم مەوریشار ئاوا بوو یەک زەڕە دەمیان نەلەرزی تەقەیان کرد لە خەڵک لە دیواندەرە دیمان 4 کەسیان کوشت حدود 57 نەفەر و بە ئامارێ حدودی 7 نەفەر بریندار بوون و ئەوە کە ملیتاند بوو لە کوردستانە ئەوە کە لە کوردستانە بە ئیسلاح بڵێسە ئەسلیەکەی دەسی پێکرد ئەوە دروستە بەڵام ئەویشمان لەبیر نەچێت هەر ئەو ڕۆژی بە لە جمعە پێم وابێ پێنجشەمە بوو کە مەسا گیانی لە دەستا لە تارانە مردم اعتراضیان کرد بە ئەوە لە مەیدانی ئارژانتین سەدان کەس مەرگ بەر جمهوری ئیسلامی و بژی و ئازادی و یەکێتیان بەئیسڵا شعارەکەیان هەڵبڕی لە تاران دەسی پێکرد جگە لە ئەوە ئێمە ئەزانین وەک خۆیت باسر کرد دیارە تۆ ناتوانانی تەوەقعی ئێرانت تەنیا لە کوردستان بێ ئەوە سەدها شارە ئێمە لێرە شاری قابلی اعتماد کە بتوانێت یا تەزاهرات بکەی لەوانەیە بەخەو ئەم دوودانە ئەنگوستانەی دەسمان بێت هەردوو دەسمان بێت لە نەتیجا ئەگەر مقایسێ بکەی لە کوردستان عەزیم بووە اتفاقا لە کوردستان ملیتاند بووە لە کوردستان ئەو شتە بووە کە ئێمە 40 ساڵە ئەڵێن کە لێرە هەر چۆن لە ئەوەڵی انقلابی 57 و هاتنە سەرکاری جمهوری ئیسلامیەوە 2-3 ساڵ دوای ئێران جمهوری ئیسلامی توانی بە ئیسراعیل بێداگیری بکات لە دەستاوەردەکان و دەستکەوتەکانی انقلاب دفاعیان کرد هەر ئێستاش ئەو گڕوتینە و ئەو بە ئیسلاح جەسارەتە بەرامبەر بە جمهوری ئیسلامی هەرایە یەک پونکتی زۆر مهمتریش لە کوردستانە هەیە ئەویش قەویبوونی چەپ و کۆمونیستە لە ڕۆژی ئەوڵەوە لە زمانی بەلە هاتنە سەرکاری جمهوری ئیسلامیەوە هێشتا ڕژیمی شان لەسەر قدرەت بوو ئەو ئاسۆی ئەو چەپ و کۆمونیست و عەداڵەتخاییە لە نێو کوردستانە لە نێو جامعەی کوردستانە وەکو گەرایش و بۆچوونێکی ئیجتماعی وجودی هەبوو دفاع لە کاریگەر و زەحمەتکێش قسەکردن بەرامبەر بە قسەکردن لە تەشەکوڵی کارەگەر و زەحمەتکێش دانانی بنکەی کارەگەر و زەحمەتکێش یارمەتیکردن بە خەڵکی کارەگەر و زەحمەتکێش و قسەکردن لەسەر ئەوە کە چینی کرێکار لە کوردستانە کە ئەو وەختە ئەو نەچ قەوی نەبوو ئەو بوونەی ئەو جۆرە کە ئێستا هەیە هەر وجودی نەبوو ئەوە جز و گفتمان بووکان جوڵانەوەی جوتیاران کۆچی مەریوان ئەوانە هەموو تاریخی گەورە هەیە کە تاریخی کۆمونیستەکانە لەوێ تاریخی کۆمونیستەکانە ئەو انقلابە ئەو بەرگریکردنە لە جمهوری ئیسلامی کاری چەپ بوو ئەو وەختە ڕاستی کوردستان کە لە هەیئەتی ئەحزابی دموکراتا بوون فقط تماشایان ئەکرد یا مخالفەتیان ئەکرد یا لە ژێرەوە لەگەڵ جمهوری ئیسلامیە بەنوبەسیان ئەکرد ئەوان کارەیە نەبوون من ئەمەوێ ئەوە بڵێم کە وجودی چەپێکی قەوی لە کوردستانە کە وجودی هەیە گەرایشێکی چەپی قەوی اجتماعی کە لە کوردستانە وجودی هەیە یەکێتر لەو دەلیلانەیە کە جمهوری ئیسلامی لێ ئەترسێ و هەر جوڵەیە لەوانەیە زۆر دڕندانە ترسەر کوت بکات باشە هەمایە پێوانیە کە ناسیۆنالیستەکانی شەر لێ ترسن پێدوانیە کە ئەو بانگەشەیە بۆی کەوا بڕۆنە ماڵەوە و خۆپیشاندان مەکەن و مانگرتن بکەن لە جاتی خۆپیشاندان لەو وەختەیە کە خەڵک خەریک بوو ئەقوڵا خەڵک لەسەر جادە بوو لە سنە و سەقز خۆپیشاندان بۆمان پێکەوە کۆ ببوونەوە بانگەوازیانەکەیان و بەیانیمان بگرن دەمتان ببەستن مێنە دەرەوە و بازار مەگەڕێن و خۆتان لە ماڵەوە ئینکەن هەرەوەی کە جمهوری ئیسلامی پێخۆش بوو خەڵک بیکا پێدوانیە ئەوە بە جۆرە کاریگەری دانا لەوەی کە ئەو حرەکەتە بەو ئەندازەی کە پێویست بوو نەچوە پێشەوە پێدوانیە بەوە مەسەلەن دیواندەرە تەنیاکە و دەگەرە و بانگەشەی نەبووە و بانگەوازە نەبووە ڕەنگ بوو هەموو شارەکانی تریش بەهاتنایەتی و دیواندەرە بەو دەردە نەچوایە کە ئەو هەموو خەڵکاوە بەڕاستی بەو سەرکوتە خوێناویە بکوژرێن من واز هەستەکەم کە تەنها جمهوری ئیسلامی نییە لە کۆمونیزم و لە ڕادیکالیزمی کۆمەلگا ترسێ ئێستا باسی کۆمونیستەکان پێ ڕەنگە بڵێن فلانە حیزب و فیسارە حیزب مەسەلەکە ئەوە نییە مەسەلە ڕادیکالیزمی کۆمەلگایە کۆمەلگەی کوردستان کۆمەلگایەکە ڕوو بە ڕادیکالیزم بە تایبەتی کۆمەلگەی کوردستان لە ئێرانە ڕوو بە ڕادیکالیزم و چەپی ڕادیکال و ئەوانە ڕوو بە کۆمونیزمەوەمانە زۆر ئاوەڵەیە زۆر کراوەیەوە مێژووی هەیە لەوێ من وازان ناسیۆنالیستەکانیش لەو بابەتەوە ترسیان هەیە بۆیە بە شێک هەوڵیاندا کە خەڵک خامۆشکن و نێنە سەرجادە ئەمە
ئەمەش بۆ خۆی کەیس و تاریخێکی توولانی هەیە بەرامبەری ناسیۆنالیستەکان و کۆمۆنیستەکان لە کوردستانە. من نامەوێت لە بەرنامەی کورتێتوە ئەوە زۆر باس بکەم، بازم ڕۆمەوە سەر مەسلەی ئاعترازەکە و لە جمعی گوزەشتەوە کە ئەم ڕاپەڕینە لە کوردستان و ئێرانە دەستی پێکردووە. ئێمە بە ئەم دلیلانە وایسە تۆ باست کرد کە بە نظری من لەباری ڕیشەیەوە دروستە، بە ئەم دلیلانە نەمانوت ئەم اعتصاب جارێبانە بێ، ئەسەن مخالفی اعتصاب نەبووین و نین. ئێمە وتمان ئەمە لە دوایە وەختی جمعە و شەمە یەکشەمە خەڵک شەقامیان گردووە ئیتر تۆ بە خەڵبڵی اعتصاب کە لە دوایە. ئەوە هین بارودۆخێکی ترە، شرایەتێ بۆ لە ساڵانی ڕابردووە کە خەڵک کە جامعە جورئەتی نەفەسکێشانی نەبووە. ئێمە چوونە سەر پشت اعتصاب وتمانە ئەبێ بیکەمان بکرێت. لەو وەختا پێشڕەو بوو، جوابیشی دایەوە، جمهوری ئیسلامیشی ترسان ئەیتوانی کاردانەوەی خۆی بێ. بەڵام ئێمە قسەمان ئەوە بوو کە لە ئەو زروفا جارێ بەر لە ئەوە کە باسی ڕیشەیەکەی بکەین کە ئەوان چ مەبەستێکیان هەیە لە ئەوە، لە ئەو زروفا ئەمە غەڵەتە. نە ئەوە ئێمە لە هەموو کاتێکا و هەمیشە مخالیفە ئەوەین کە اعتصابی کێ ئەزانێ لەوانەیە ئەم ڕەوتەی کە ئیسە لە ئێران دەستی پێکردووە یا ئێستا یا لە دەورەکانی ترا جۆرە بڕاتە بەرەوە بە اعتصابێکی سەراسەری جمهوری ئیسلامی ئەسەن بڕوخێنێ. کێ ئەزانێ؟ ئێمە تۆ ناتوانانی پێشبینی ئەمە بکەی. بنیامی سیاسی هەلومەرج و تعادڵی قوا و تەوازنی نیرو لە نەزەرا ئەگرێت، وەزعیەتی نیروەکەی خۆی لە نەزەرا ئەگرێت. ئەم جارە مۆرەکەی ئەخاتە بەڕۆ ئەڵێ ئەم ئەکەم یا ئەوە ناکەم. ئێمە بەسەکەمان لەسەر بلەوە لەسەر تاکتیک بوو وتمان با اعتصاب نەبێ، بەڵکە خەڵک هاتوونە مەیان کێشتە ماڵەوە. لەوانەیە ئەو اعتصابە بە قەوڵەکەی تۆ تەئسیری منفیشی بوو بێ لەسەر ئەوە کە ئەکرا شاید شارانی زۆرتر ئاهاتە سەر شەقام و خۆ پیشاندانەکان وەسیعتر بوون. لەوانەیە ببێ، بەڵام بە نظر من تەئسیری وهای نەبوو. تأثيري وهاي نبو أو الروتة شو الشيء الجيرة أو الروتة إما بي ألين لا ينجري سرنجوني جمهوري إسلامية للريشوة همو كس أزاني كالراس كان أحزابي الراسي سراسري إيران أحزابي ناسيوناليستي كل شيء لقلبي أوان لأساسا ترفداري أوانين بويان بكريات هر إمشو أو كرسياني كأواني لأن أو لو أخواني لسبدا عنيشل ببێ ئەوە شتێ بگۆڕێت کەوایە ئێمە ئەمانزانی کەم ئەو بۆچوونە ئەو گەرایشە کە مەیلی هەیە بە ئاڵوگۆڕی ڕیشەی لە کوردستانە ئەوە وجودی هەیە و هاتووە سەمەیان عەقڵی ئێمە نەبوو، زەهنی ئێمە نەبوو، بانگەوازی ئێمەش تەنانەت نەبوو، قودرەتی ئێمە بەداخەوە ئەو نەبوو بڵێن بڕشنە سەر شەقام. بەڵام ئەو خۆی لە مەیانە بوو وتمان ئەمە غەڵەتە. ئەمە لەواقع دلیلی ئەسڵی ئێمە ئەو ڕۆژە ئەوە بوو ئەجینە ئێمە نەڕۆشینەوە بۆ ئەوە بۆ تاریخچەی ئەوان کە پڕە لە ئەو شتانە وا تۆ باست کرد. یعنی ئەوە کە من ئەتوانم بڵێم ئەم جامعە ساکت کلیلەکەی ئەکوژێنمەوە خاموشە بێ بە جمهوری ئیسلامی بڵێ بۆ ئەوە لە دووار ڕۆژە وەکو ئیمتیازێک و کارتێ بەدەستی خۆتەوە بگری بۆ مزاکرەکردن و بۆ ئەمانە. ئێمە سەر باسی ئەوەمان نەکرد، ئیسەش من پێم خۆشیە باسی بکەین لە شرایەتێکا کە خەڵک لە مەیانان، لە شرایەتێکا کە ئێمە بێ ئەمرمان متحدکردنی خەڵک و پێشڕەوی و لەو دوا پەرەپێدان و فراوانکردنی جەماوەر بێ لە سەر شەقامەکان و ڕاپەڕینەکان. ئێستاش من پێم خۆشنی ئەوە بکەین. حەزەکەم کە فوکوسەکەمان نقطەکەمان تەمەرکوزەکەمان خەی لەسەر ئەو شتە کە ئەشەی ئیسر پێشڕەوی کۆمەلگا بێ بەرامبەر بە هەیولای جمهوری ئیسلامی بۆ پێشبردننی ئەم ڕاپەڕینەوە ئیسە وجودی هەیە. زۆر باشە. هەماین تۆ ئایندەی ئەم جوڵانوێت چۆن ئەبینی؟ ئەگەرەکانی پێشڕەوی پێرسەندنی پێشکەوتنی چۆن ئەبینی؟ ئایا ئەمەش وەکو ئەو ڕاپەڕینانەی پێشووتر ئەکوژێتەوە بەبێەوەی هیچ بەدەستبێنێ، یاخود واقعەن هەر ئێستا ئەم ڕاپەڕینە دەستکەوتی هەبوو، هەر ئێستا ئەم ڕاپەڕینە شتی جێخستەوەوانە؟ چۆنی ئەبینی ئایندە و ئەگەرەکانی پەرسەندنی ئەم جوڵانوێت چۆنە؟ من پێم وابێ پەرە ئەسێنێ ئەمە من بە ئیسلاح خۆمان ئەڵێن من ناتوانم پێشگوونیم بە ئیسلاحکە پێشبینی کەم کە دوو قەدەمی بەعدی چییە، بەڵام شتگەرێک دیارە ئەویش ئەوە لەگەڵ ئەو ڕاپەڕینانی پێشوە فەرقی هەیە، شعاری ڕۆشنی لەگەڵ ئەوانە فەرقی هەیە، جەسارەتی لەگەڵ ئەوانە فەرقی هەیە، هەموو کەس ئەیبینێت ئەوە کە گەرێکیانە. یعنی ئەزانی شوێنە شتێک هەیە کە پێ ئەڵێن تەسمیم و میل و ئیرادە بۆ کارێ باشە، تۆ ئەو میل و ئێرادە بۆ پاشەکشێکردن بە جمهوری ئیسلامی ئەم جارە ئەبینی. تۆ لە 4 ساڵی ڕابردووە نەدیوە کۆمەڵێژن وەکو ئەوە کە لە ساریا بوو یا وا ئیمڕۆ لە 2 شارترا بوون کۆبنەوە دەوریەک ڕووسەریەکانیان لابن لە چکەکانیان لابن ئاورە بکەنەوە بە ڕەخشیەکە بیخەنە ناوی نەبووە شتی ئاوە لەسەر ئەوە کە مویە بەدەرەوە بووە مەسایان بردووە بە باتۆم داویانە بەسەریا کوشتیانە. ئەمە تا ئێستا من پێم وابێ بیل
قوة بالقوة حجاب وحجاب لسر جنان لإيران بقول فارس أري ماضي تواوا يا بو سميان شري كيمانو نماني جمهوري إسلامي ئەوەش لە بەرچاو بگرین هەمایەوەش لە بەرچاو بگرین حیجاب بۆ خۆی هەر تەنها حیجاب نیە لە سەری ژنا حیجاب بۆ خۆی دیوارێکە جمهوری ئیسلامی پاراستووە تا ئێستا یاخود بڵێ نەگەرێکێک لە کۆڵەکەکانی ئایدۆلۆژی ئەم نیزامە کۆڵەکەیشی ئەساسی دابنیتوانە و کۆڵەکەی حیجابەیە کە ڕەمزی فەرزکردنی پلەدوویە بەسەر ژنانە ڕەمزی تعویزکردنەوەی هەموو ئەو کارگەر و زەحمە کێشە پیاوەیە کە ڕۆژانە 16 ساعات و 7 ساعات کاریان پێکەن بەڵام بۆ دڵیان خۆشەکەن کە بەسەر ژنەکانە نەزاڵن یعنی ئەمە کۆڵەکەی ئەو سیستەمەیە ئەو سیستەمە ئایدۆلۆژیە ئەم لابردنی حجاب یعنی ڕوخاندنی ئەم کۆڵەکەیەوە ئەمە مەسلەیەکی ئاسان و سادە نییە ئەوەی کاڵێک حجاب ماڵیدا یعنی لە ڕاستیە کۆڵەکەیشی بنەڕەتی ڕاوەستانی ئەم ڕیزامە ماڵیدا ینی ئەویش ماڵراوە ڕۆیشت و تێپەڕیەوە بنوای ئەبینم من ئەمەوی سەر ئەمە بڵێم تۆ باسی ئەوت کرد کە ئایندەکەی چۆن ئەبینی لەکوێ ئەوێسێتەوە چەندێ دەستکەوتی ئەبێت من ئەڵێم ئەمە یەکێ لە کۆڵەکە و ستونە ئەسڵیەکانی جمهوری ئیسلامیە کە ڕۆژی ئەوڵ ئەم ڕژیمە لەسەر ئەوە دامەزرا بە واقع لەسەر ئەوە دامەزرا ئەم خەباتە وا ئیسل لە مەیدانایە ئەم ڕاپەڕینەوە ئیسل لە مەیدانایە ئەگەر بتوانێت ئەمە بە تەواوی بسلمێنێت تەسبیتی بکات لە جمهوری ئیسلامی بسێنێتەوە کە ژن بە زۆر لە چک بە سەریان نەدات جمهوری ئیسلامی چەندین فەرسەخ ڕۆیشتوسە دواوە ئەکەوێتە ناو ئەو نێتر بەحرانی ئیدۆلۆژیکەوە یعنی ئەتوانم بڵێم سەردەم و ئاسۆی ڕوخانی جمهوری ئیسلامی لە هەموو بنیامێکی ناباوەڕەوە دەرەکەوێت و بۆ هەموو کەسێ ئەسلمێ کە جمهوری ئیسلامی نەماوە یا نامێنێ هەر بۆیە ئەوە کە ئەڵین ئەمە گرنگە لەگەڵ ئەوانی تر فەرقی هەیە لەبەر خاطر ئەوە کە لەسەر بابەتێکی تایبەت هاتووە سەمەیان و هەر لەسەر ئەو بابەتە دەستاوەرد و دەستکەوتی بە وجود بەدەستهێناوە هەر لەسەر ئەو بابەتە تەواوی کۆبەڵگار ڕۆیشتووە سەر پشتی دایسە ئێمەشتی وامان نەبووە لەسەر مەسەلەی ژنان نیوەی پیاوان بخڕۆشێن ئاوا بڕۆنەمەیان احترام لە ژن بگرن لە هیچ شوێنێکی دنیاشان نەبووە نەمدیوە دنیا نەبوەشتیوە بەڵێ بەتایبەت لە ئێران ئەگەر ئەتەوێ بڵی خصوصیاتی ئەم جارە چیە لەگەڵ ئەوانتر یەکێکی ئەمەیە یەکێکی ئەمەیە جا من منزورم ئەوەیە ئێمە هیچ تەوەهمێکمان بەوە نییە کە بە دوو شەو و دوو ڕۆژ قیام ئەکرێت و جمهوری ئیسلامی هەڵە پێچێتەوە لە عینی حاڵە تۆ فەلسەفەی قیام و ئینقلاب ناتوانانی پێشبینی بکەیت شوێنێک هەبوو لە ئەو وڵاتی کوێ بووە تەواوی خەڵکە ڕۆکە ڕۆیشتن کاخی ڕاستە جمهوریان گر ئەوەی ئاسیا من ناوەکەیم لە بیرۆچوو بەڵێ سریلانکا تۆ نەتزانی هەفتەیە بەلەوە چی ڕوو ئەدات و چی نادا هیچ بەعیدی نییە هەر ئەمەی وا ئیسە هەیە لە ئیدامەی خۆیان لە تونپێچێکی سەخت و خوێناوی تێپەڕ بێت و جمهوری ئیسلامی سەرنگونکە من پێشگویی ناکە من وتم بەڵام تاوجێکە هەڵەگەڕێتەوە سەر مەبەستی کۆتا و مەقتەعی ئەم جنبشە وائیسە وجودی هەیە مەسەلەی دفاع لە ژن مەسەلەی لابردنی ڕووسەری کە ساڵهایە لە ئێرانە لە نێو ئۆتۆبوس لە نێو قەتار لە سەر شەقامەکان دەرگیری لەگەڵ پاسان لەگەڵ گەشتی ئرسال لەگەڵ مەلا ئەمە ئیدامێ بووە ئیسا ئەمە گەیتە حەنی تەعین تەکلیفی خۆی کە ئەم شتانە ئەگەر بتوانێت ئەوە تەعین تەکلیف بکات پاشەکشەیەکی گەورەی کردووە بە جمهوری ئیسلامی و دانێ لە کۆڵەکەەکانی ڕمان بوو ئەمە من وازانم ئەڕۆی ڕوو بە ئەوە ڕوو بە ئەوە ئەڕۆت جمهوری ئیسلامی ئەتوانێ بازم وەکو ئابانینەوە هەشت و ئەمانە بێ سەرکوتیکە بەڵام ئەم هێزە وا ئیسا هاتووە سەردەرەوە من پێم وایە بە ئەم ڕەحەتیە ناچێتە ماڵەوە ئەوە نەزەری منە من پێم وایە بەم ڕەحەتیە ناچێتە ماڵەوە زۆر کەس تەنانەت جمعە و شەمەی گوزەشتە پێیان وابوو کە تەنیا هەر ئەو دوو ڕۆژە تو لە کێشێت و سەرکوت ئەکرێت و بچێتە ماڵەوە ئەوە ئیمڕۆ چوارشەمەیە خەڵک تازە بۆ بەیانی بۆ سبەی تەقازای داوای بانەوازی تەزاوەرات واتە سەرشەقان هەروە شاری تریش پێیوەستە بێ بە خۆ پیشاندانەوە تا دێ ڕادیکاڵتریژە بێ پەلاماری کەڵەنتەریەکانە دەرێ دەردی خۆ دەڵیانی مرکزی پۆلیس و ئەوانە و چەک لە پاسەوانەکانە سێنرێتی هەڵدانیان بۆ کرێ زۆر لە پێشڕەویشە لە پەلامارە دیفاع لە خۆی تا ئێستا وا بووە تا ئێستا لەم چەند ڕۆژە ئێمە کردیومانە لە 4 شار و 5 شارەوە دەستی پێکرد ئەمڕۆ 50 شار کوڵیوە لە ئاعترازاتانە هەر بۆیە ئەمە پەرا ئەسێنێ ئێران دارای سەدان شارە نە 50 شار و 100 شار و ئەمانە لە جنوبی ترینی و تا شماڵی ترینی اعترازی ملیتان اعترازێکی قاتعانە نەترسانە عەلەی جمهوری ئیسلامی کراوە ئەوە دەمانچیان بەرامبەر بە خەڵک گردووە ڕۆژێ لە دەستیان سەلووە دەستیان پێشدا و قوتاوێنە بە عەرزە شتی وا کەم سابقەی بووە
شتی وا کەم سابقەی بووەکە لە نێو ناوڕاستی شارەوە لە بەرچاو هێزی ئەمنیەوە دەسەڵاتدارەتی هەیولای جمهوری ئیسلامیەوە بڕێت ئەکسی خامنەی و قاسم سلێمانی و ئەبوو مەهەندس و فڵان و ئەمانە لە مەرکەزی شارەکانە بێریتە خوارەوە. ئەمە پەیامێکی تایە کە ئەڵێ ئێمە هاتوین بۆ شەڕێکە گەرەکمانە ڕستگار بین بەڕاستی ڕزگار بین بەدەست ئەو جەحەنمەوە کە جمهوری ئیسلامی وەدابین کردوین. دقیقاً دەستەکان خۆش بێ. من دواپرسیارم سەبارەت بەوەیە کە بە بڕوای ئێوە سیاسەتی دروستی کۆمونیستی سیاسەتی دروست کە بتوانێت ئەم جوڵانەوەی بە ئاکام بگەینێ بە سەرکەوتن بگەینێت چییە؟ ڕاپەڕین و ئازایەتی و پەلامار و ئەو شەجاعەتی کە خەڵی لە خۆی نیشانیا و جەسارەتی کە خەڵک و شەهامەتی خەڵی لە خۆی نیشانیەدا شتێکی زۆر زۆر گەورەیە، شتێکی زۆر زۆر پیرۆزە، شتێکی زۆر دڵخۆشکەرە. بەڵام شۆڕش و ڕاپەڕینەوەوانە خۆر تەنها بە ئازایەتی ناچێتە سەر، یعنی ئەبێ بەدیلێک و ئەلتەرناتیڤێک لە بەردەمی خەڵکا بێت تا بتوانێت ئەم دەسەڵاتە لابەرێ. کۆمەلگا بە میکانیزمێک حرەکە دەکا دەسەڵاتێکی داڕزی و کۆن و تەپی و ئەوانە وەلا نانێ ئەگەر نتوانێت لە جێگەی شتێکی تردا بنێ، چکە کۆمەلگا سەرنجام بۆ مانەوەی خۆی وەکو کۆمەلگا بۆ لە گرێژنە نەچوونی هەمیشە بیرەکاتەوە فکرەکاتەوە بە هەموو چینەکانی بە هەموو توێژەکانە تا کارگەرەکەشی کە بێکارە کە برسیە کە نەدارە کە نەبووە کە کری خانووینێ، وەڵام سەرنجام پێی خۆشە کۆمەلگا لەسەر خۆی پێی خۆی بوەستێت و بمێنێتەوە ئامادە نیە دابنیشە دام و دەستگایەکی کۆنی داڕزی و هەڵوەشێنێت و تێکی بداگەر نەزانێت لە جێگای شتێکی تر دروستە بێت و جێگەی ئەگرێتەوە. ئەمە میکانیزمی هەموو شۆڕش و ڕاپەڕینێکە. بە بڕوای ئێوە دروستترین ڕێگا دروستترین سیاست بۆ بە ئەکامگەیاندنی ئەم ڕاپەڕینە بۆ ڕاماڵینی جمهوری ئیسلامی بۆ ڕزگارکردنی ئینسانیەت و هەمووی بە تەنها ناوچەکەنێ بە تەنها 80 ملیۆن ئێرانی نییە، بە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە، تەواوی دنیا بەدەست ئەم هەیولای جمهوری ئیسلامی و ئەم ئیسلامی سیاسیەوە ئەناڵێنێ و ڕزگار بوونی دنیا لە جمهوری ئیسلامی بەڕاستی شۆڕشێکی جیهانیە بێ هەتا کۆگەر تەنها لە ئێرانیشا بکرێ. بۆ ئەمە بۆ بە ئاکام گەیشتنی ئەم ڕاپەڕینە بە بڕایەوە سیاسەتی دروست چییە؟ بێ کۆمیستەکان چی بکەن و بێ چۆن حرەکەت بکەن؟ ئەمڕۆ ئەولەویەت چییە؟ هەنگاوی یەکەم چییە؟ و استراتی چییە بۆی کەوام شۆڕشە بەسەرنجام بگە ئەم ڕاپەڕینە بەسەرنجام بکە؟ شەمەڵگیان ئەم ڕاپەڕینە بە قەوڵی فارس ئەڵێت ڕعد و بەرق لە ئاسمانی بێ ئەبر نەبووە، یانێ ئەوە نەبووە تێگەیشتی حتمما هیوادارم کە بینەرانی ئەوەش تێ بگەن. بەڵێ بروسکەی ئاسمانێکی بێهەور نەبووە. بەڵێ حتمما ڕەهبەرانێکی بووە، حتمما کۆمەڵێ ڕاز و نیازیان بۆ کردن، حتمما بەرنامە ڕێجیە بووە. ئەو دەورانە ڕۆیش کە 40 ساڵ لەمەوە بەرکە خەڵک و ڕەبن و بە یەکڕا چواردانە لاو جوان بێنە سەر کۆڵان و چواردانە بەرد خەن بۆ شوێنێک و ڕاکەنە ماڵەوە، حتمما دەرەجەی لە ڕێکخراوی تیا هەیە. ئەوە قسەی تیان نیە، تەنیا حتمما ئەڵێم من بە فەرز و مەحاڵ ناڵێم. ئێمە حزب سیاسین خۆمان و حزب سیاسی تریش ئەناسین، بازم خەڵکی تریش ئەناسین، قەتعەن ئەمە ڕێکخراوەیەکێ بێ. مەسەلەی مهم ئەوەیەکە ئەم ڕەهبەرانەوە ئەڵێن دەستیان بووە و ئەم کارەیان سازمانداوە، ئەمانە هاواهەنگ بن لە هەر حدێکا ئەتوانین. ئیسە لەوانەیە دیارە من لێرەوە لە دوورەوە لە چەند هزار کیلومتریە خۆ نسخە بۆ کەس ناپێشمەوە بڵێم ئەبێ ئاوا بکەن لە هەر حدێکا کە ئەکرێت. تۆ ناتوانانی لە ڕاپەڕێنێکی ئاوا لە هەفتەیەکە اتحادی سەراسەری یا یەکێتی سەراسەری لە ئێران بە وجود بێری، ناتوانانی. زۆر ئێرادەگرایەنە، بەڵام شارێکە لە سێ مەحەلە لە ناوچەیەکە لە هەر چیەکە نازانم، بەستگی بەهەوەیە کە نفوزی کەلامی ئەو کەسانەوە خەریکی ئەمکارن چەنە ئەڕوا چەنە ئەچێت چەنێ خەڵقە بۆڕیانە اتحادی ئەو ڕێخەرانە و ڕەهبەریەک کە وجودی هەیە ئێستا لەناو ئەم تەزاهوراتانە. ئەمە بە نەزەر من یەکێ لە خاڵە سەرێکیەکانە پەیوەستبوونی ئەوانە بە یەکتر بۆ ئەوە کۆمەکە کا بەوە کە ڕازونیاز بکەن کە هەنگاوی دواتر لەکوێدا بن. شعاری بەعدی چی بێت؟ ئەگەر حەمڵیان پێکرا چی بکەن؟ ئەگەر جمهوری ئیسلامی دەستی کرد بۆ کوشتار و تەقەکردن چی بکەن؟ هزار ئەگەری تر ئەتوانن ئەوان بە ئەتحادی خۆیان باشتر لە یەک بنەوە تا من لە نێو دیوێدا بنیشم و بە تەنیا خۆم تەسبیم لەسەر شتێ بگرم. ئەوە یەک مەسەلێتریش هەیە، ئەویش ئەم پرسیارەی لە خۆی ئێمە بۆچی ئەم کارە ئاکەین؟ بۆچی ئەیکەین؟ بۆ ئێسڵەن ئەیکەین؟ هەر کەسێ لە ڕوانگەی
منافعی مادی و طبقاتی خۆی و جوابێکی هەیە بۆ ئەوە لە هیچ گۆچەیەکی ئەم دنیا یەک جواب نییە بۆ ئەمە لە کوردستانیش یەک جواب نییە بۆ ئەمە لە سەراسەر ئێرانیش یەک جواب نییە بۆ ئەمە کەوایە شعاری ڕۆشن یەکێکە ئەوە ئێمە خوازیاری هەڵتەکانینی ڕیشەی جمهوری ئیسلامین نە هیچێکی تر ئەمە ئەبێ جز و پەرچەمەکانی ئەم ڕاپەڕی نەبێ بۆچی ئەشێ وابێ لەبەر خاتر ئەوە هەر بە تەجروبەی خۆمان هەر بە تەجروبەی نەسڵی من لە 4-5-6 دەهەی ڕابردووە ئێمە دیومانن هەر وەختە جامعە ڕادیکاڵەوە بووە و بەرەو ڕادیکاڵیزم چووە بەرەی ڕاست سەنگری داناوە مانەعی داناوە لە نیوەڕێیا وتیە ئەمە مەکەن ئەمەتانە پێ ئەدەم لەگەڵ ئەو کەسە ئەبێت سەردوگول بکرێت کەوتەسە سازشکردن یا هەر سیاسەتەکان ئەوی ئیدامەداوە لە نەتیجا دەرسوەرگرتن لە تەجروبەی جاران ئەویش ئەوە کە جمهوری ئیسلامی ئەبێ بە تەواوی نەهاد و دەم و دەستگاکەیەوە ئەبێ سەرنگون بێت ئەگەر یەکێک پادشای قەدیمە و دەستی بەرزەوە کرد وەکو ئەفسەر و هینی ئەجتی ئەرتەشی دەستی بەرزەوە کردوتی ئەو ئەرتەشەی ئێوە برای ئێمن ئێمە ئەبێ بڵێن غەڵەتت کرد خەڵک ئەبێ بڵێن غەڵەتت کرد ئەگەر یەکێوتی ئەو مەلایە و ئەو فڵانە و ئەمانە ئیسلامە ئەمە ئیسلامی مردمە وازی لێبێرن حمڵە بەوە مەکەن ئەبێ بڵێن تۆیش غەڵەتت کرد ئەگەر کەسی وتی ئەو شعارە مەدەن کە ژن و پیاوە بەرابرن و ژنان بۆیان نییە بێن بکەونە بەرەوە بڕۆن ئەو پایگا و ئەو ژاندارمریە خەڵق سلاکەن ئەبێ وەدەرینی منزورم ئەوە یەکەم ئامرازەکان ئێمە ئەبێ ڕۆشن بێن فەرقی بێ لەگەڵ طبقاتی سازشکار و باڵی ڕاستی جامعە ئەبێ شعارەکان فەرقی بێ و کردەوەکەی ژوان ئەبێ فەرقی بێت ئەمە یەکێکیە یەکێتر ئەوەیەکە لە ئەمرازی گەورەتر هێشتا بەدە جامعەوە هەیە هەل لەو کوردستانی ئێمە زەوباهن هەیە زەوباهن توانەوەی ئاسن هەیە کارگا و کارخانە هەیە ئەوانە لە ڕۆژێکی معەنە ئەتوانن دەست لە کار بکێشن دنیا فەلەج کرد لە سەطحی ئێرانە چینی کرێکار ئەبێت لە وەختێک کاوا بزانێ ئەمانە دڕندە بەربوونە سەجیان جوانانی خەڵک لە شقامەکانە ئەبێ هەموو کارێ بۆ ئەستێنە یان ڕوو بە ئەوە بڕۆت منزومە بەستم ئەوەیە ئەوە کە باسی ئیتحادی ڕەهبەران ئەەکەم و پڵان و ئەمانە ئەبێ ئەو ئەمرازانە هەموو بەدەستەوە بگیرێت ئەبێ دانشگاکان تحتیلیکن دانشگاکان احتساب بکەن لە وەختی خۆیان من ناڵێم ئێستا بە ئەنازەی کاتی جمهوری ئیسلامی فشاری بۆ هاتووە ئێستا شاید کاتی ئەوە نەبێ و یا ڕەهبەران خۆیان ئەزانن ئێمە من لێرەوە هەم لە ئەو موقعیەتا کە بڵێم ئەوە بکەن و ئەوە مەکەنیانە ئەمەوێ ئەوە بڵێم کە پێشبینی داهاتوو ئەکرێت زۆر بە ئەسڵاح فاکتۆری تر بێتە مەیدان کە تۆ دەستی بۆ بەری شتێتر کە هەیە ئەویش ئێمەین لە ئەم خارجی کشوەرە لەم دەرەوەی وڵاتە گەرەکمان بێت و گەرەکمان نەبێ ئەم ئەحزابە کە هەن لە دەرەوە بە چەپ و بەڕاستیەوە من باسی چەپ و کۆمونیستەکانەکەم ئەلا ڕغمی هەموو زەحف و کەم و کوڕی و ئشتباهاتێکە کردبێتیان جوڵانەوەیان تەسیری بووە لەسەر شارهێنان بۆ جمهوری ئیسلامی ڕاست وەختێکە بازجوێ ئەگری خەریکی محاکمەیەکەی وەختی حمڵە ئەەکەی بە 4 سەفیری جمهوری ئیسلامی هاتووە 4 دانە مزاهرە دانی لە دنیای مەجازیە بڵاوی ئەەکەیتەوە ئەمانە بە ئەنازەی خۆی وەزنن بۆ فشارهێنان بۆ جمهوری بۆ ئاگاکردنی ئەفکاری عمومی بۆ ئومێدان بەوانەیە کە لەسەر شەقام خەریکن مبارزەکەن ئەمەش ئەبێت و تیشترکەینەوە ئەو کە تۆ باست کرد ئەبێت چی بکرێ یەکێکیشی ئەمەسە و من نازانم لەوانەیە کاری تریش بکرێت کە نەکریە بە عەلەنی باسی بکەیت یارمەتی بکرێ لە باری مادیەوە ئەگەر تەلەڤیزیۆنی عمومیمان هەیە یا ئامرازگەرێکمان هەیە بەرامبەر بە ئەوە کە جمهوری ئیسلامی ئەگەر ئینتەرنێتی قەت کرد فیلتری کرد فڵانی کرد و ئەمانە ئایا ئێمە لێرەگەرە کارێکمان بۆ ناکرێت کە هەنگ لە دنیای مدەڕنا دانیشتوین کە زۆر ئیمکاناتی هەیە ئەمانە هەموو پرسیارن ئەمە هەموو پرسیارن کە پێ بەپێ ئەوەکە ئەم جمشە خەریکە ئەڕۆتە بەرەوە خەریکە بە ئیسلاح بڵێسە ئەسێنێ ئاورەکەی وەزیفە و ئەرکی زیاتری چە خاتە سەر شانی ئێمە کە لێرە خەریکین وەکو تۆ ئایسە دانوشین بە یەکۆ قساکەین و دڵمان پێخۆشە بە ئەوە کە ئەم ڕەوەندە ڕادیکاڵ و چەپە لە کوردستان و لە کوردستانی ئێران و لە تەواوی ئێرانە بازم سەری هەڵداوەسەوە ئەرکی سەنگینترە خاتە سەر شانمان ئەمانە وە زۆر شتیتر ئەتوانێت مەجموعەیەک تەدبیر بێت کە ئەبێ ڕابەران و هەر بنیامێکی مبارز و ڕەهبەری سیاسی لە زەهنی خۆیان بێرێت و بیبە یەک و دوی پێ بکات بزانێت لە کام فرسەت و لە کام مەقطع و لە کام تەوازنی خوا ئەتوانێت بەکاری بێنێت و ئەم جارە خۆڵی لێ هەڵماڵێ بۆ کاروبارەکەی و شتگەرێت ئاخرین مەسەلەش ئەوەیە کە ئێمە وەکو
ئەحزابی ئێرانی و مەخصوصەن حزبی ئێمە وەکو حزبێکە لە کوردستانە نفوزێکی تایبەتی هەیە و جەمعی کادر و بنیادەمی هەیە کە لەوێ ناسراون ئیمکانی هەیە کە لە مەقاتعی بڵێ سەسەندنی زیاتری ئەم ڕاپەڕینە ئێمە کارهایەتریش بتوانین بکەین بتوانین یارمەتی بدەین بە ئەوە کە بە شێوەی عالیتر و ئەگەر لازم بێ بە شێوەی قیامی شەهری مسلحانە بە ئەمانە متەوەسڵ بین ئێمە ئەمانەمان کردووە لە عمری خۆمانە ئێمە ئەمانەمان کردووە بە سەرنجاممان گەیانوە ئێمە جز و ڕابەرانی چتگەرێ ئاوا بووین ئێستا خەڵکانێتر هاتوونە سەر مەیدان کە من بە جورئەتەوە ئەتوانم بڵێم دە بەرابری ئەو وەختەی ئێمە هەم ئاگان هەم جەسوورن هەم ئەزانن چی بکەن کەوایە ئەم تەوەقع ئەسەن تەوەقعێکی ذهنی یا بێجێگە نییە کە لەوانەیە لە کوردستان لە مەقتەعێکی معەنە لە تاریخێکی معەنە بۆ یەکسەرکردنەوەی کاری جمهوری ئیسلامی کارهایەکی ئاواز بنێتە دەستور و ئێمەگەر کە وازانین لەوێ ئەتوانین شتێ جێبەجێ بکەین ئەبێ بۆ ئەم ئەگەریشە خۆمان ئامادە بکەین دقیقاً لە هەشت قوربانی تا ئێستا هەر گیان بەختکووری تا ئێستەی خۆپیشاندانەکانە پێم وایە بە 6یان لە شارەکانی کوردستانن یا دەوروبەری شارەکانی کوردستان وەگەڵ هەواڵانێک کە گەیشتووە ئەمەش بۆ خۆی بەڵگەی دڕندەییەکە کە جمهوری ئیسلامی لە بەرامبەر ڕاپەڕینی شارەکانی کوردستانە پەیڕەویەکە و دلیلی ئەمەش بەڕاستی ئەوەیە کە ئێرە ئەڵقەی زەعیفی جمهوری ئیسلامیە یعنی ئەڵێ بەڕە لە لای تەنکیەوە دڕێ کوردستان لە تەنکەکەی ئەم ڕژێمەیە و سەرەتای دڕانی ئەم ڕژێمە ممکن هەر لە کوردستانە دەست پێ بکە و هەر بەو دەلیلەش ئەرک و وەزیفە و ئەو کارانەی کاکەوێتە ئەستوی کۆمونیستەکانی کوردستان زۆر ئەرکێکی گەورەیە ینی ڕزگارکردنی ئەگەر ڕزگارکردنی ئێران خەڵکی ئێران لە جمهوری ئیسلامی ئێران و خەڵکی عێراق و لوبناان و سووریا و یەمەن و تەواوی خۆر هەڵاتین هاوڕات لە جمهوری ئیسلامی ئێران ئەرکی ئەو شۆڕشەیە کە ئەچێتە پێشەوە واگەر ئەو شۆڕشە لە کوردستانەوە کە زەمینەی سەرکەوتنی ساز بکرێەوە لەوێەوە بتوانێت زەربەی گەورە لە جمهوری ئیسلامی ئێران بدرێ ئەو دەم ئەرکی کۆمونیستەکانی کوردستانی ئێران ئەرکێکی زۆر زۆر گەورەیە من دیارە ئەوەندەی کە بۆ بکرێ بەش بە حاڵی خۆم پشتیوانی زۆری خۆم پشتیوانی تەواوی خۆم لەم جوڵانەوە دەرەبڕم بەڵام ئەزانم ئەم ئەرکە قورسەوە بیرکردنەوەی زۆری ئەوێ هاوفکری زۆری ئەوێ و هەندێک ممکنە هەندێک جار ڕێکەوتنی بوێ سازشی بوێ نزیک بوونەوەی بوێ لە بینی کۆمەڵێک جەریان و لایەنە کە بتوانن لەسەر شتە مشتەرەکەەکانی خۆیان ڕێکەوە سەشتە هاوبەشەکانیان ڕێکەون و ئەم جوڵانەوەی کە هاتوۆتە مەیدان ئەوانیش پێکەوە گرێبداتەوە وەکو چۆن لەسەر جادە خەڵک پێکەوە گرێداتەوە یان کا بە هاوشانی یەک ئەوانیش توانن پێکەوە ئەم کارە پیرۆزە بەرنە پێشەوە ئەم کارە گەورەیە بەرنە پێشەوە بەرحاڵ ئومێدیەوە خوازین کە ئەمەی کە باسیەکەین ئەمڕۆ سبینە و دووسبەی ببینین کە بەشی زۆری ئەو تەوقعانی کە کردومانە ئومێدانی کە هەمانە بەڕاست دەرچوونوە بە ڕێڕەوی پێشڕەوی پێشکەوتن ناچوینەتە پێشەوە ئەم جوڵانەی بە سەرکەوتن گەیشتووە بەو خواستانە گەیشتووە یالانی کەم بە جێگایە گەیشتووە کە بێت بە سەرکۆ بۆ سەرکەوتنی لەوە دواتری هەماین کاتی بەرنامەکانمان بەرەو کۆتایی ئەچێ من شتێکی ئەوتۆم نەماوە پرسیارێکم نەماوە بیکەم ئەگەر خۆت شتێک بیرمان چوە یاخود پەیامێکی دیاریکراوت هەیە بیگەێنی فەرموو من پەیامم هەیە بۆ شارەکانی کوردستان لە ئێران جارێکی تر بۆ ئەوڵم جارێکی تر لە چەندین بەرنامە ئێمە دەستخۆشیمان کردووە لە ئەو جەسارەت و ئەحساس مەسئولیەتەکەەوە لەم ڕۆژانە بوویانە و نیشانیاندا کە دڵسۆز جامەعەن و ئەیانەوەی ئاڵۆگۆڕی مثبت بە نەفعی خەڵکی هەژار و فەقیر بەدی بێت و هاتنە سەر شەقام و ئەو قارەمانیانیان خولقان لە خۆیان بانەوازم ئەوەسە کە تماشای باقی شارەکانی تری ئێران کەن کە ڕۆژ بە ڕۆژ خەریکە پەرە ئەسێنێت و ئابە و جەسارەتەوە خەریکن دفاع لە ئینسانیەت دفاع لە خۆیان و بەرامبەرکیەکەن لەگەڵ جمهوری ئیسلامی و کوشتنی بێبەزەیانەی مەحسا وا محکوم ئەکەن لە هەموو شوێنێک تەسویر و ئەکسیان هەڵواستووە و هەموو شوێنێکا خەریکن ڕێزی دێ ئەگرن تەلەفۆن ئەکەن بۆ خانەوادەی هاودەردیان لەگەڵ ئەکەن ئێمەش دیارە بارها هاودەردیمان کردووە و تەسلیەتمان پێی وتون
بەڵام ئەوەی کە مهمە ئەوەیە کە لە ئەمڕۆ بە دواوە بازم هەر وەکو باقی شارەکانی ترکە ئیسا من ئیشارەم پێکرد پێویستە تەواوی ئینسانەکان تەواوی ئەو کەسانەی وا دڵیان بۆ ئازادی و بەرابەری و ئینسانیت و لابردننی ئەم سەرەتانە لەسەر جامعی ئێران ئەقڵێت بازم دەست بنە ناو دەستیەک هاوکاری یەکترکەن ئەمڕۆ ڕۆژی ئەوە نیە حتا گلەی و بناشت و ئەوەی کە کێچی وتفڵان و ئەمانە بکەین دیارە جامعەیەکی متەنەوە و ڕەنگاو ڕنگمان هەیە بۆ چوون و مەیلی سیاسی جیایەتایە بەڵام گشت ئەوانە ئەو کەسانە کە ئەلا ڕەغم و سەر ڕای ئەم بۆ چوون و ڕێگە و ڕەوجیایە پێکەوە عقیدان بەوە هەیە کە ئەبێ ئەم ڕاپەڕینە ئیدامە پێیابکاوە بە شێوەی بنەڕەتی دژی جمهوری ئیسلامی هەروە لە مەدانە بمێنێتەوە گوستەرش پێیابکات و بڵێسە بسێنێت ئەمانە لازمە کە دەست بنێ ناو دەست یەکتر لە تەواو شارەکان کوردستانە کۆمەکی یەکتر بکەن ئەسڵەن ئەو خەت و مەرزی ئەوە کە چێ لە چه حزبێکایە لە چه تەشکیلاتێکایە فڵان و ئەمانە ئەوە نەبێتە باعیس ئەوە کە هێزەکەمان پچڕ بکرێت بەڵکە لە دەست لە ناو دەستی یەکتر بتوانین بەرەوپیری ئەوە بچین کە ئەم قیامە پیرۆزە بڵێ سەدارتر بکەین و بیگەینین بە شوێنێک کە دەستاوەردێکی زۆر مهم و ئەساسیمان لە جمهوری ئیسلامی وەرگرت بێت و بەردەبازێ بێ بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی لە ئایندەی نزیکە من ئاواتم ئەوەیە کە لە ڕۆژانی داهاتووە ئێمە شاهدی ابتکارات و هاتنە مەدانی فراوانتر و وەسیعتر و سەرکەوتنی زیاتر بین. زۆر سپاس هومایون زۆر سپاس ماندوو بووی ئەزانم و کاری تریشت هەیە لەوە زیاتر محتەلن ناکەم زۆر خۆشحاڵەکردم بە بەشداریکردن لەم بەرنمەیە ئومێدواریم لە دیداری تر و باسی تراوە لە دۆخی ترا باسی سەرکەوتنەکانی ئەم ڕاپەڕینە ئەم جوڵانەوە شۆڕژێرانە گەورەی ئێران بکەیت. زۆر سپاس دەکەم شەوان گیان منی زۆر مەمنونم کە ئەم دەرفەتەدا کە منی شەم چوارکەری مەقسەمەوە لەم کاناڵی تۆوە بکەم بۆ جەماوەری کوردستان. زۆر سپاس. هەر بژیت شەو شاد بێ. بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتیدا کۆتایی بەرنامەی ئەم شەومان ئەم بەرنامەی تایبەت بوو بە ڕاپەڕینی ئێران زەمینە و ئەگەرەکانی پەرسەندنی داوامان وایە کە لە ڕێگەی خۆتان و ڕێگەی سوۆسیال میدیاوە لینکی ئەم بەرنمەیەوە بەرنمەکانی تری کەناڵی هیوا شیر بکەن دۆستان و ئاشنایانتان بەم کەناڵە بناسیێنن ئەگەر تا ئێستاش لایکی یاخود سبسکرایبی کەناڵی هیواتان نەکردووە هەر ئێستا بیکەن هیچی تێ ناچێ کۆمەچی گەورەیە بۆ ئێمە و گەیاندنی دەنگی ئێمە بە بینەرانی زۆرتر و زیاتر هەر بژین و ئومێدوارم لە دەرفەتی ترا لە باسی ترا پێ بگەینەوە تا یەکدیتنەوەیکی تر بە شادی و کامەرانیتان ئەسپێرم شەوتان شەد.